شۆفێرانی هێڵی گواستنەوەی هەولێر بەغدان لە نێو گەراجەکەیان لە شاری هەولێر ئۆتۆمبیلەکانیان ڕاگرتووە و ناڕەزایەتی دەردەبڕن بە هۆکاری ئەوەی چەند نووسنگەیەک لە دەرەوەی گەراجەکەیان کراوەتەوە و خۆیان دەڵێن ئەمە کاریگەری کردوتە سەرکار و کەسابەتمان. ئەو مەکتەبانە نووسنگانە کرایتەوە بە ناوی هێڵی هەولێر بەغداد هەر نەفەرێک هاوڵاتیەک دەستێن دەرێ 5,000 دەنێ سێ بوو بوویتە منافەسە ئێستا 5,000 هەر جمسێکی وەردەگری دەوەرەقەی لێ وەردەگری کارتەشی لۆ دەردەکات ئەو کارتەش لە گواستنەوەی لۆ دەردەکرێت یعنی چەند کەسەکەن ئەو مەکتەبانەیان کردووە لێ ناگەڕێن ئەمە لە بەغدایە بارکەین لە بەغدایەش عینن ئەوانە خصوصیشیان پێەیە کێشەکەی بەردەوامکە ئەمە ئێخە دەخێنە سەرم نووسیگەکە هەمووی چونکە ئەوەن چەند ساقی بێهێل هەیە ئەوانێک کە لە بەغدایە دەستڕۆیشتونە هەموو دێوان لەوێ با دەکەن بەڕاستی بووینە ئەتەر بەسەر خەچ فەقیر و هەژا بەڕاستی. لەبارەی کێشەی شۆفێرانی هێڵی گواستنەوەی باشوور کە بە گەراج بەغدا ناسراوە چووینە سندیکای گواستنەوە گەیاندن سەرۆکی سندیکا کاپی ڕاگەیاندین ئەو نووسنگانەی کراونەتەوە مۆڵەتیان لە وەزارەتی گواستنەوە گەیاندن پێدراوە بەڵام پێویستە نێوانیان زیاتر لە 3 کیلۆمەتر بێت لەگەڵ گەراجی بەغدا. ئەو نووسنگانەکە دەکرێتەوە پێویستە لە ئەو گەراجەی کە گەراجی باشووری پێدەواتە بەغدا دەبێت ینی مەسافەشی زۆر لێ دوور بیت بەڕێی زیاتر دە 3 کیلۆمەتر زیاتر لێ دوور بیتن لۆ ئەوەی ئەو سفێرانە ئێمە هەموو پابند بە ڕێنمایەکانی سندیکا و وەزارەتی گواستنەوە هەم ساڵانە ڕسوماتی خۆیان دەدەن. کێشەی کردنەوەی نووسنگەی گواستنەوە لە دەرەوەی گەراج بەغدا پێشووتر سەری هەڵداوە بەڵام بە فشاری شۆفێران ئەو نووسنگانە داخران لە ئێستاشدا هەمان کێشە دووچاری شۆفێرانی ئەو هێڵەبوونەتەوە و خۆیان دەڵێن کاریگەری ڕاستەوخۆی لە سەرداهات و بژێوی ژیانیان دروست کردووە داوا لەلایەنە پەیوەندیارەکان دەکەن چارەسەرێکی گونجاویان بۆ بدۆزنەوە.